قسەباسەکەین لە سەر بەرهەمهێنانی فیلم و سینەمای کوردی و یەکێک لەو فیلمانی کە لە ماوەی ڕابردووشە چەند جارێک لە پرۆگرامی کورسات مەگەزین وەک هەواڵ قسەباس لەسەر ئەم فیلمەکراوە فیلمی ئەزموونە کە لە دەرهێنانی شەوکەتەمین کورچیە فیلمەکە وەک ئاماژەمان پێکردووە لە ڕابردووە بەشداری چەندین فێستیڤاڵی نێودەوڵەتی جیهانی کردووە و بۆ تا خاوەنی چەندین خەڵات و لە کێک بڕکێکانە بەشداری کردو و فیلمەکە بۆتە جێگای سەرنج و لە ئێستاشدا بەردەوامی هەیە لە کۆکردنەوەی خەڵاتەکان و بەشداری پێکردنی لەو فێستیڤاڵانی ترکە لە جیهانە سازەکرێت لە ئێستا لە یەکێک لەو فێستیڤاڵانە لە قاهیرە بەشداری کردووە و توانیوێتی خەڵاتی باش بەدەستمێنێت فیلمەکە لە ئاستی کواڵێتێکی باش بەرهەماتووە و لە ڕووی دەرهێنان و ئەکتینەوە کاری باشی تێدا کراوە و هەروەها بە بەشداریکردنی چەند ئەکتەرێکی دیاری کورد لە باشوور و ڕۆژهەڵات و پارچەکانی تری کوردستان بۆتە هۆی ئەوەی کە فیلمەکە باشتر و هەنگاوی زیاتر و گەورەتر بنێت لە کۆکردنەوەی خەڵاتەکانەوە فیلمەکە لە چیرۆکەکان و گێڕانەوەی چیرۆکەکانە و لە ڕێگای تەکنیکە جیاوازەکانی خۆی وای کردووە کە بێتە جێگای سەرنجووە بەشداری پێکردنی ئەم فیلمانە لە فستیڤاڵە جیهانیەکانە ئەبێتە یەکێکی تر لە مۆرکی سینەمای کوردی و ناسانی ئەم فیلم و سینەما کوردیانە بە فستیڤاڵە جیهانیەکان و بینینی لەلایەن کەسانی سینەماکاری جیهانیەوە بابەتێکی گرنگە و ئەوەی کە زۆر قسە باسمانە سەر کردووە کە بەشداریکردنی فیلمە کوردەکان و لە فستیڤاڵە جیهانیەکانە بۆ نیشاندانی فیلم و سینەمای کوردی ئەبێتە جێگای سەرنج و دوجاریش دروستکردنی مۆرکی تایبەت بە سینەمای کوردی بابەتێکی گرنگە لە ئێستا ئەزموون جارێکی تر خەڵاتی بەدەستهێناوە و بە هیواین بەشداری زیاتر لە فستیڤاڵە گەورەکانی جیهاندا بکات. فیلمی سینەمایی ئەزموون لا دەرهێنانی سینەماکاری کورد شەوکەتەمین کورچی خەڵاتی سندوقی جەماوەڕی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان Unfpa لە 43مین خۆلی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی قاهیرە لا میسر بەدەستهێنا. فیلمی سینەمایی ئەزموون چوارەمین فیلمی بڵندی سینەماکاری کورد شەوکەتەمین کورچیە لا بەرهەمهێنانی مەمەد ئەکتاش بەرەمی هاوبەشی هەرێمی کوردستان و وڵاتی ئەڵمانیا و قەتەرە و لە نوێترین بەشداری نێودەوڵەتی خۆیدا لە بەشی پێشبڕکێی پانۆرامای نێودەوڵەتی لە 43مین خۆلی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی قاهیرە لا میسر بە ناونیشانی کۆنترین وڵاتی عەرەبی بۆ پیشەی سینەما و گرنگترین فستیڤاڵی ئەفریقیا و جیهانی عەرەب نمایشکراو لەلایەن هۆگرانی ئامادەبوو لەم ڕووداوە گرنگ و پلەیەکەی سینەمای جیهان و ڕەخنەگران و نووسەرانی سینەمایەوە پێشوازی لێکراوتوانی خەڵاتی سندوقی جەماوەری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان خولی فستیڤاڵ بەدەستبێنێت. ئەزموون بەرهەمی کۆمپانیای میتۆس فیلمی بەرلین و کۆمپانیای مەستی فیلمی سلێمانی کا بە پاڵپشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەم هاتوو لەلایەن کۆمپانیای ئارتهوت لە جیهاندا بڵاو بێتەوە. موبایلەکەی تریش لە ناو جلی ژێرت دادنی ئەگەر نەچێتە زانکۆ بێشوو بکە هەموو شتێکە بێشوو بکە بڕۆ زانکۆ من دڵنیام ئەمە یارمەتی بۆ زینە بسیت ئەیار لەوانەیە توو کوژن ئەگادار بە